زۆر درەنگ نییە. ئێستاش دەتوانین بگەڕێیتەوە. تەمەنم 50 ساڵە 30 ساڵ هەنجوونە فرۆشم و بابیشم هەر هەنجوونە فرۆشت. ئەو هەنجوونە لە شاخەوە لەومان دێ لای قەندیلە لەومان دێ. هەنجوونمان هەیە هەنجوونی ساوای هەیە خواردنی مەلیکەی تێدا هەیە لۆ عیلاج دەبن لۆ دەرمانی دەبن هەموو هەنجوونەکان بە شەرتە. ئێمە خۆمان هەنگوین فرۆشین لێرە هەنگوینی شاخش دێنین مەعمیلیشمان زۆرە ئەو هەنگوینەش بۆ ئەوەیە کە خەڵکێکی زۆر دێ دەیبا لای ئێمە دەیبا بەیانیان دەیبا لە ماڵەوە بۆ ناخواردن وەکو بە پەنیر بە هێلکە بە ماز بە قەیماق هەنگوینێکی سروشتیشە. پەردەرە سەرهەد و پەیکەری مامۆستا سنۆبەر کە لە ڕاپەڕینی 24 ساڵی 1972 لە ڕاپەڕینەکان شەید بوو وەکو وەفایەک هەر لە پارکەکەی خۆی پەیکەرێکی بۆ دروست کراوە لەگەڵ خاتو کەژاڵ کە یەکێکە لە شاعیرە بەتوان لێ هاتووکان نزیکەی 40 کتێبی هەیە و بۆ 15 زمانی عالەمی و زیاتر لە 350 خەڵاتی وڵاتە عەرەبیەکانی هەیە. تۆ کاتێکە پەیکەرەکەی بۆ کەسایەتیەکە ئەم کەسایەتیە بە زیندوی ئەی هەڵیتەوە لە ناو خەڵکا کە ون نەبێ بۆ نمونەیە مەسەن نالی شاعیرمان هەبووە کێمان هەبووە کەسایەتی مەسەن سیاسیمان هەبووەمانە پەیکەریان بۆ کراوە بۆ ئەوەی ناو ناوبانگی ئەم کەسە ون نەبێ و هەمیشە لە بەرچاوی خەڵکا بێ و هەم ڕێزێکیشە بۆ ئەو کەسە. ئەمڕۆ سەربەرزم بە دانانی پەیکەرت لە پارکی ناوەڕاستی شاردا بە سەرەتایەک بۆ بەمەعالیکردنی Ну, лето прекрасно, после сидения дома почти что месяца, как бы здесь решили гулять, потому что, наверное, одно из немногих мест, где фонтаны в таком доступе, и можно охладиться в такую жару. Ну, каждое лето, наверное, почти что каждый раз, когда гуляем. В плане того, что можно увидеться с друзьями, очень легко погулять в парках. Это сейчас очень насыщенный момент, когда можно действительно собраться и пообщаться, потому что когда была эпидемия, просто без общения было очень тяжело.